یانەی وەرزشی هەولێر بڕیاری داکەوە تەواو نەکاتن ئەم خوڵە و بکشێتەوە لە خوڵی عێراق و بە فەرمیش نووسراوێکی بۆ یەکێتی تۆی پێ عێراقی کرد کەوا داوای کرد کەوا ئەو یاریانە ناتوانانی تەواو بکە و یاریانەی کەوا لە قۆناغی یەکەم مایە و هەروەها داواش کردوەکەەوە ساڵی داهاتوو لە خوڵی نایبی عێراق بمینێتەوە ئێستاکە لە تعلیماتی لیژنەی پێشبڕکێیەکانی یەکێتی تۆی پێ عێراقی دەرێتن هەریانەیەکەوە لە یاریەک بەشداری نەکاتن تەنها ئەوە بێتن کە برێتن زروفێکی نائەسایی یاخو کژ و هەوا تەواو نەبی ڕێگانە بێتن کەوا بڕواتن بۆ شارەکانی تر ئەوە دوا دەخرێ یاریەکەی بەڵام ئەو بڕیارێکەوە هەولێر دایتی پاش کەوا بەشداری نەکاتن بە پێی ڕێنماییەکان دێتە خوارێ پلەیەک دێتە خوارێ یانەی وەرزشی هەولێر و داواشیان کردەوە کەولۆ ساڵی داهاتوو بمێننەوە ئەو بڕیارەش دەمێنێتەوە بۆ یەکێک تۆی پێ عێراقی لە کاتی خۆی کەوا خوڵەکە تەواو بوو کەوا بە شێوەیەک خوڵی داهاتوو ساڵی داهاتوو بە شێوەیەک دەڕواتن و هەروە چۆن بڕیار دەدرێت نادی هەولێر بمێنێتەوە یاخو نەمێنێتەوە وەکو ئەو بڕیاریکەوە ئێستاکە هەیەکەوە هاتۆ پلەیەکی عێراقی